ئێمە کۆنجومەنی گەنجانی سەرکردەی سۆران لە ماوەکانی ڕابردوودا ڕاپرسێکمان بە شێوەی ئۆنلاینی ئەنجامدا لە دەڤەرەکەماندا کە نزیکە 360 کەس بەشداریان تێدا کردبوو زۆربەی ئەو کەسانەوە کە بەژار ڕاپرسەکە ئێمەیان کردبوو بریتی بوون لە چینی گەنج لەو ڕێژەیە بۆمان دەرکەوتکەوە 91 کەس لەو کەسانێکەوە بەژار ڕاپرسەکەیان کرد وەڵامی پرسیارەکانیان دابوویەوە بریتی بوون لە دەرچوانی زانکۆ بە هەڵگری بڕوانامەکانی دیمنۆ بوو بە کەلۆریۆسەوە کەوا بۆمان دەرکەوت 91 لەو گەنجانی لەو کەسانێکەوە بەژار ڕاپرسەکەیان کردبوو بریتی بوون لە بێکار بوون لە حاڵی حازرە و کەسانە بێکار بوون بۆ ئێمە لەو ڕاپرسی بۆمان دەرکەوتەوە داتانێکەوە بە ئەنجام گەیشتن بۆمان دەرکەوتکەوە ڕێژە هەرە زۆری بێکاری لە دەڤەرەکەمانەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی نەبوونی کەرتی تایبەت و هەروەها نەبوونی پەیوەندی یەکی گشتگیر لە نێوان کەرتی تایبەت و هەروەها کەرتی گشتی حکومەتەوە وەکو ئاشکراکەوە دەڤەری سووران بە دەڤەری گەشتی گوزار و هەروە کشت و کاڵ ناسراوە بەڵام لە هەمان کاتدا هیچ نەبوو بەهۆی نەبوونی هیچ پرۆژەیەکی لە بواری کشت و کاڵ و هەروەها گەشت و گوزار کەوا ئێمە پێویستمان بەبەیەکەوە کەرتی تایبەت ڕوو لە دەڤەرەکەمان بکەت و بۆ بەرهێنان بکەن لەوە لە کەرتی کشت و کاڵ و هەروەها کەرتی گەشت و گوزار بۆ ئەوەی بتوانن هەلی کاری زیاتر بۆ گەنجانمە بڕەخسێننکەوە ڕێژێکی زۆر کەسێ لە دەڤەرەکەماندا بێکارن لە حاڵی حازری ئێستادا. بەڕاستی لەم ڕۆژگارەدا بێکاری یەکێکە لە نەخۆشیە جیهانیەکان و ئەتوانم بڵێم یەکێکە لە کوشندەترینیان چونکە ئەگەر مرۆڤ بێکار بوو پەنا بۆ کاری خراپ و تاوان و زۆر شتی لابەلا ئەبات لەبەر ئەوە کێشەیەکی جیهانیە و پێویستە چارەسەر بکرێتن بە تایبەتیش گۆڕانکاری ئالیەتەکان لە دەست گەنجە لە هەموو سەردەمێک و لە هەموو وڵاتێک و لە هەموو شوێنێک ئێمە شۆک و گەنجانی کوردستان گەنجانی سۆران هەوڵ و هیمەتی خۆمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی بتوانین بەشێک لە بێکاریەکە چارەسەر بکەین هەر یەکە و لە سنووری خۆمان بەپێی جوگرافیای دیاریکراومان ناوچەیەکی چۆن بڵێ فرە فەرهەنگە و خەڵکانێکی زۆر جیاوازی لێ ڕێژەی بێکاریش بەرزە لەبەر ئەوەی خەڵکەکان ناتوانێت بە شێوەیەکی باش تەحامل لەگەڵ یەکتردا بکاتن بێگومان ئەوە ئەگەڕێتەوە سەر لایەنی پەیوەندیدار و خستنەگەڕی توانای گەنجان بۆ ئەوەی ئەو گەنجانش بتوانن توانا و تاڵنتەکانی خۆیان بخەنەگەڕ و بتوانن لە هەموو سێکتەرەکانی ژیان لە هەموو کایەکان لە تەندروستی پەروەردە ئابووری کشتتوکاڵ هەموو لایەک هەوڵ بدەن و بە قۆناق ستێپ بە ستێپ دەست پێ بکەن و بتوانن چاکسازی بکەن یەکەم جار لە خۆیان ئەو جە دەوروبەریان دواتر کۆمەڵگا. بەکشتی بێکاری ڕوولاکشانە ینی گەنجەکانمان خەریک زانکۆمان زیاد بووە و ڕەوشی بێکاریشمان زۆرە ینی گەنجەکانمان زیاتر بێکار بوونە و احتیمالیشان کردوتە سەر کەرتی حکومی کە حکومەت دامەزرێنیت و وەکو دەشزانین کاتێ سەری باردۆخەکان دەکەین کەرتی حکومیش بژێویژیانی هەندێک کەس دابین ناکات هەندێک کەس مەجبورە ڕوو لە کەرتی تایبەت دەکات تا بتوان بژێویژیان دروست بکات و ئێمەش دەمانەوێت کار لەسەرەوە بکەین کە گەنجەکان زیاتر پرەبەتوانەکانی خۆیان بدەن هەوڵ بدەن کە ئەو بێکارێکە ڕووی تێکردو زیاتر هەوڵ بدەن پەرەبەتوانەکانی خۆیان لەسەر توانای خۆیان کار بکەن یان زیاتر هەوڵەوە بدەنێ بە شێوەیەک لەسەر توانای خۆیان کار بکەن کە دامەزراوی خۆیان هەبیتن نەوەک چاوەڕێوە بکەن کە حکومەت دامەزرێنیتن و چاوەڕێوەی بکەن کە حکومەت هەوڵێکیان بۆ بدا و پاڵپشتیان بکە ئەمە وا دەکەینەکەوان هەوڵ بدەن پاڵپشتیکەری خۆیان بن و خۆیان دەرفەت بە خۆیان بدەن خۆیان پێ بگەین و بتوانن بوارێک بۆ خۆیان بڕەخسێنن کە تێدا بتوان بژێویژیانی خۆیان تێدا دابین بکەن و ئەگەر حکومەت بێت و هاوکارمان بێت دەتوانین وا بکەینێ کە گەنجەکان دەرفەتی کاری باشیان بۆ بڕەخسێت وا بکەینێ کە توان ئەو گەنجانێک کە بەهرەمەندن لە ناوچەی خۆماندا سوودیان لێ وەرگرین یعنی پەرەبەتوانەکانی ئەوان بدەین سود لە توانەکانی ئەوان بیرۆکەکانی ئەوان وەرگرین تا بتوانن دەرفەتی کاری زیاتر بڕەخسێن بتوان لە کەرتی تایبەت شتی تایبەت هەیە بتوانن ئەنجام بدەن پێشووتر کە ژیان بەو شێوەیە نەبوو زیاتر کرێکارە بیانەکانیان دەهێنا و کاریان پێدەکرد و گەنجەکانی خۆمان ڕویان نەدەکردە هەموو کارێک بەڵام لە ئێستادا کە ڕەوشی بێکاری ڕوولاکشان بووە زیاتر گەنجەکانمان هەموو یعنی پەسەند دەکەن هەموو جۆرە کارێک بکەن ئەوە دەتوان بڵێم لایەنێکی باشی شەو خراپ نێت چونکە ئەگەر حکومەت زەختێکی کردبیت گەنجەکانی وشار کردوتەوە کە هەمیشە احتیمال نەکەنە سەر کەرتی حکومی کە بڵێن ئیلا ئەمن تەخەڕوج و یەکسەر دامەزراندن دەبی وا بکەنی پەرەبەتوانەکانی خۆیان بدەن وا بکەنێ کە خۆیان دروست بکەن وا بکەنێ یعنی بتوانن لەو شوێنانێک کە پێشتر لەوانەی لیان شەرم بە ئیش بکەن بەڵام ئێستا هەوڵی وەی دەدەن تەنەها بیر لە بژێویژیانی خۆیان بکەن و تێدا کار بکەن